لەگەڵ ئەوەیە کە ئێمە ئێستا وەزعی خەڵکە زانین کە ئەزانین خەڵک بێموچەیە خەڵک کۆمەڵێک معاناتی زۆری هەیە و خەڵکیش ماوەیەکی زۆر لە کەرنتینەیە بۆ کار و کەسابەتی لێبەوە بەڵام لەگەڵ ئەوەشە هەنێک ڕاستی هەیە پێویستێمە بە خەڵکی بگەینەوەی کە ئەم جارە بە هەمان شێوەی جاری پێشوو لەوانەیە بڵاوبوونەوەی کۆرۆنا ناو خەڵکیە هەبێت خەڵک هەیە سەر ناو شارە ئاسوڕێتەوە کۆرۆنای هەیە ئێمە تەنها داواکاریمان لە خەڵک ئەوەیە کە خۆپارێزی باشترین حاڵەتە بۆ ئێستا ئێمە تەنها لە نەخۆشخانەی ئاسات دوێنێ لە کۆی 8 کەسی کەرنتینەکرا و 7 کەسیان هەڵگری ڤایرۆسەکە بوون پاژۆی ئەنجامەکان دەرچووە ئێمە بڕیار نەبوو کە بەم شێوەیە کە ڕای بگەێنین کە بەڵام بەهۆی ئەوەی کە هەڵمەتێکی گەورە لە ڕاگەیاندنەکان و بەتایبەتی لە سۆشیال میدیاوە لەسەر مەسلەی کۆرۆنا لەسەر کەرتی تەندروستی بەگشتی و لەسەر ئێمەش هەیە ئێمە تەنها ویسمان وەکو وەڵامێک بۆی کە خەڵک تێبگا حقەتەکە چیە ئێمە لەگەڵ معاناتی خەڵکین دووبارەیەکەمەوە لەگەڵ معاناتی خەڵکین نەزانین خەڵک بێ ئیش بووە ماوەیەکی زۆر کەرنتینە بووە بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە بێ ئەو ڕاستە بگەێنین کە بەڵێ کۆرۆنا هەیە ئێمە پاشان تۆ چالاک بۆتان شەرحەکە کە چۆن ئەو کەیسانە دۆزراونەتەوە بەڵام لە کەرنتینەکردنی ئەو کەسانەیە کە ژمارەیان 8 کەس بووە و بەداخەوە 3 کەسیان کارمەندی نەخۆشخانەی شۆڕشن کە سەردانی تازیەیەکیان کردووە هەر لە ڕێگەی ئێوە شۆداوە لە هاوڵاتیانەکەین بەهۆی ئەوەی کە ئێمە خەریکی تاقیمکردن و فەحسکردنی کۆی کارمەندەکانی نەخۆشخانەی شۆڕشین لەبەرەوە بۆ ماوەی 48 ساعت نەخۆشخانەی شۆڕش سەرجەم کاروبارەکانی تیان ڕاگرین لە ماوەی پێشوو 3 کارمەندی ئێمە کە کارمەندی نەخۆشخانەی شۆڕش و نەخۆشخانەی ئاسان گومانی ئەویان لێکرا کە توشببووی ڤایرۆسی کۆرۆنا بن ئێمە ئەو حاڵەتانەمان لای خۆمان نەخۆشەکانمان جیا کردەوە لە نەخۆشخانەی ئاسا لێرە دامانان دوای ئەوەش کە سوکاریمان بان کرد خۆتان نەزانن ڕێنمایەکان وایە کە ئەوانەی بەرکەوتنیان هەیە ئەوانیش بێن خێزانەکەی کە 8 کەس بوون دایکی و خوشک و براکانی لێرە لە نەخۆشخانەی ئاسا دانران ئێمە تێستمان بۆ کردن لای خۆمان بەڵام بۆ دڵنیابوونەوە ئێمە لەگەڵ فەرمانگەی تەندروستی سلێمانی تێستە سوابەکانە نێرین بۆ سەرچنار بۆی دڵنیابینەوە کە بەرکەوتی ئەو ڤایرۆسن نیشانیان هەبووە کۆکیان هەبووە تیان هەبووە و ئەم نەخۆشانە ئێمە کە دوایی لێکۆڵینەوەمان کرد دەرکەوت کە دایکیان یەکێک لە کارمەندەکانی ئێمە کە دایکی وەفاتی کردووە لە بەرواری 2/5 تەعزیەیان هەبووە و ئەوەی ئێمە زانیمان لەو تەعزیە کەسێک لە ئێرانەوە هاتوتەوە بەشدار بووە لە تەعزیەکە دیارە ئەمانیش بەرکەوتەی ئەو تەعزیە بوون بەڵام بەداخەوە لە سۆشیال میدیا و لە پەیجەکان یەکێک لە خێزانەکانی ئەم کارمەندانەی خۆمان کە سوکاریان وایان بڵاو کردوێتەوە کە هیچیان نییە و نەخۆش نین و لێرە تەشیریان بە کارمەند و نەخۆشخانەکە ئێمە کردووە بێ هاوڵاتیانەوە بزانن کە ئێمە هیچ بەرژەوەندیەکمان نییە کە نەخۆش لێرە داخلەکرێ بە پێچەوانەوە ئەو کارمەندانە کە توش بوون زەرێکی زۆریان لە نەخۆشخانەکە ئێمە و لە کارمەندان داوای